الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بنران بسراني بريزو خوشويست خوشكان برايان، السلام عليكم ورحمة الله. خواب شتیوان بێ ئێمە لەم مانگی ڕەمەزانەدا هەوڵ دەدەین شەوانە ئاڵقەیەکمان هەبێ لە بەرنامەیەک بەناو نیشانی چاو بە خۆداگێڕانەوە. ئەم ئاڵقەیە تەرخان دەکەین بۆ پێناسەی ئەو ناو نیشانە و گرنگی و پێویستی و بوار و ڕەهەندەکانی. چاو بە خۆداگێڕانەوە واتە حاڵەتێک کە مرۆڤ تێیدا لێپرسینەوە لەگەڵ خۆیدا بکە، چاو بە نیەت و قسە و کردەوە و کۆی هەڵسۆ کەوتەکانیدا بگێڕێتەوە. ئایا چین و چۆنن و لە کوێی شەرعن و لە کوێی ڕەزامەندی خوان و لە کوێی دابینکردنی بەرژەوەندی گشتین و بە بەرژەوەندی تایبەتیەکانی خەڵکن. چاو بە خۆداگێڕانەوە بۆ هەموو کەسێک پێویستە، لە هەر قۆناغێکی تەمەندا بێ و هەر ڕەگەزێکی هەبێ و هەر پۆست و پلەیەکی هەبێ یاخود مرۆڤێکی سادە بێ، هەموو کەس پێویستی بە چاو بە خۆداگێڕانەوە و لێپرسینەوە لەگەڵ خۆداکردن هەیە. پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێ: الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت والعاجز من أتبع نفسه هواها وتمنى على الله الأماني. دەفەرمێ پیاوی ژیر و دانا ئەو کەسەیە کە لێپرسینەوە لەگەڵ خۆیدا دەکا و بە دوای مردن و مەرجی کار دەکا. واتە ئێستا لە ژیانی دنیادایە، بەڵام قیامەت و ڕۆژی دواییش دەبینێ بە چاوی عەقڵ و دڵ. بەڵام پیاوی دەستە پاچە و کەودەن نەفام ئەو کەسەیە کە نەفسی دەخاتە شوێن ئارەزوەکانی و ئاواتانیش لەسەر خوا دەخوازێ. واتە بە هیوا و ئاواتی ڕەحمەت و بەزەیی بێسنووری خوایە، بەبێ ئەوەی کە خۆی وا لێ کرد بێ شایستەی ئەو ڕەحمەت و بەزەیە بێ، بێ ئاگا لەوەی کە خوا سوبحانه وتعالى دەفەرمێ: إن رحمة الله قريب من المحسنين. با دڵنیایی بەزەی خوا لە چاکەکارانەوە نزیکە لە سوورەتی ئەعرافدا. هەروەها هەر لە سوورەتی ئەعرافدا دەفەرمێ: ورحمتي وسعت كل شيء فسأكتبها للذين يتقون ويؤتون الزكاة والذين هم بآياتنا يؤمنون. خوا سبحانه وتعالى دەفەرمێ بەزەی من هەموو شتێکی گرتووەتەوە. واتە لە دنیادا بەزەی خوا داپۆشەرە بۆ هەموو شتێک، هەموو شتێکی گرتووەتەوە. بەڵام فسأكتبها واتە لە ڕۆژی دواییدا تایبەتی دەکەم، دەینووسم، تۆماری دەکەم للذين يتقون ويؤتون الزكاة والذين هم بآياتنا يؤمنون. بۆ ئەو کەسانەی دەنووسم کە پارێز دەکەن و زەکات دەدەن یاخود خۆیان پاک و چاک دەکەن و ئەوانەی کە ئیمانیان بە ئاەتەکانی ئێمە هەیە. کەواتە چاو بە خۆداگێڕانەوە و لە خۆ وریابوون و لێپرسینەوە لەگەڵ خۆداکردن، هەر وەکو گوتراوە: حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. لێپرسینەوە لەگەڵ خۆتاندا بکەن بەر لەوەی لێتان بپرسرێتەوە. هەمومان گومانی تێدان یەکە، هەر کەسێ موسڵمان بێ دەزانێ بە شێوەیەکی کاتی لەم سەرزەویە ژیان دەگوزەرێنێ، ژیانێکی کاتی، و ئێرە قۆناغێکی ڕاگوزەرە، قۆناغی دیکەی بەدوادادێن، قۆناغی جیهانی بەرزەخ کە لە دوای مردن و مەرگەوە دەست پێ دەکا، وەکو خوا دەفەرمێ: ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون. لە پشتیانەوە پەردەیەک هەیە تاکو ئەو ڕۆژەی تێدا زیندوو دەکرێنەوە. واتە ژیانی بەرزەخ پەردە و نێوانێکە دەکەوێتە نێوان ژیانی دنیا و ژیانی ڕۆژی دوایی و
کاتی زیندووکرانەوە و هەڵسێنرانەوە و لێپرسرانەوە. کەواتە ئێمە لێرە دەبێ زۆر لە خۆمان وریابین و بە وریاییەوە بژین و هەمیشە چاو بە خۆمان دابژێڕینەوە هەڵوەسە بکەین، نەک هەر بڕۆین حاشای هەموو لایەک وەکو ئاژەڵ سەر بەرەژێر بڕۆین، سەر لەبەر خۆمان بنێین. ئەگەر ببینن جیاوازی نێوان مرۆڤ و ئاژەڵ ئەوەیە مرۆڤ دەتوانێت سەر بەرزکاتەوە، بەڵام ئاژەڵ هەمیشە سەری بەرەو خوارە، هەمیشە سەری لە زەویە، ڕووی لە زەویە، لە وەڕدەخوا جا دەخوا پێداویستەکانی خۆی لە زەوی دادابین دەکا. بەڵام مرۆڤ بەڵە جەستەکەی پێویستی بەو خۆراکانە هەیە کە لە زەوی پێیدا دەبن، بەڵام ڕوحەکەشی پێویستی بەو خۆراک و بژیوانە هەیە کە لە خواوە دێن، لە ئاسمانەوە دێن، لە بەرزیەوە دێن. و بەڵێ مرۆڤ جەستەیەکی هەیە کە خاڵی هاوبەشی نێوان ئەو ئاژەڵەکانە، بەڵام ڕوحێکیشی هەیە کە تایبەتمەندی ئینسانە. جا ئەمە کورتەیەک لە چەم کوواتای چاو بە خۆدا جێڕانەوە. مەبەستمان پێی ئەوەیە کە مرۆڤ بین بەڵکو ئەوەش بە پێی ئیمان کەوتووە. ئینسان تا ئیمانەکەی باشتر بێ، چاو بە خۆدا جێڕانەوەکەی باشتر دەبێ، زووتر دەبێ، جددیتر دەبێ و قوڵتر دەبێ. هیچ گومانی تێدا نییە. بە تایبەتیش مانجی ڕەمەزان کە بە ئیمتیاز مانجی قورئانە و مانجی زیاتر لە خوا نزیک بوونەوەیە، مانجی خۆپاک و چاکردنە، مانجی زیاتر بۆ دەستێنانی ئیمان و تەقوایە، مانجی زیاتر تۆخکردنەوەی تاعەت و بۆ خوا سوڵحانە. وێزگەیەکی زۆر گرنگە بۆ ئەوە کە مرۆڤ تێیدا چاو بە ڕابردوو دابژێڕێتەوە، چاو بە خۆی دابژێڕێتەوە. گرنگی و پێویستی چاو بە خۆدا جێڕانەوە لە چیدایە؟ لەوەدایە کە مرۆڤ ئەگەر بێت و چاو بە خۆی دانەجێڕێتەوە، لە خۆی وریانە بێ، جاجار ئاور نەداتەوە، ڕەنگە چەندان هەڵە هەبن، چەندان گونا هەبن، چەندان تاوان هەبن، بەڕێی کردبن و هەر لەسەریشیان بەردەوام بێت، بەبێ ئەوەی کە هەڵوێستی خۆی بگۆڕێ، بەبێ کە وەرچەرخانێک لە ژیانی خۆیدا دروستکە. بەڵام مرۆڤ کاتێک کە هەڵوەسە دەکا، ڕادەمێنێ، چاو بە خۆی دادەژێڕێتەوە، پەی بە هەڵە و کەم و کوڕەکانی خۆی دەبا. و پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێ: إذا أحب الله عبدا زهده في الدنيا وأبصره بعيوب نفسه. ئەمە ئەگەر لە ڕووی سەنەدەکەشیەوە تۆزێک گرفت و ئیشکال هەبێ، بەڵام ماناکەی زۆر ڕێک و ڕاستە. دەفەرمێ هەر کات خوا بەندەیەکی خۆی خۆشویست دەیکا بە دنیا بە کەمگر، زەهەدەه فی الدنیا، واتە دنیای لەلا کەمبایەخ دەکا، دنیای لەلا وەکو خۆی، واتە وەکو دنیا هەیە خۆی ئاوا دەیخاتە بەرچاوی، ئەو کاتە بە کەمی تەماشا دەکا. و ئەبصەرەه بعیوب نفسه، و بە عیب و کەم و کوڕەکانی خۆشی ئاشنای دەکا، وای لێ دەکا کەم و کوڕ عیبەکانی خۆی ببینێ، نەک لە قیامەت وە خەبەر بێ کە من ئەو هەموو کەم و کوڕیانم هەبوو، و هەموو گوناح و تاوانانم هەبوو، یا ئەو هەموو شتانە هەبوو پێم وابوو کە پێیان لەخوا نزیک دەکەومەوە، کەچی تەماشا دەکەم هەر پێیان لەخوا دوورکەوتومەوە. چونکە زۆر جار شەیطان ئینسان بە سەهوو دەبا، شتێکی لەلا جوان دەکا، وەکو خوا سبحانه وتعالى لەبارەی بێبڕایەکانەوە دەفەرمێ: وزين لهم الشيطان أعمالهم. شەیطان کردەوەکانی خۆی بۆ جوان کردوون، هیوا هەیە مسلمانە، دیندارە، بەڵام بە کۆمەڵێک شتەوە ڕاهاتووە کە داهێنراون، هیچ ڕەگ و ڕشە و بنەمایان نییە لە دینداریدا، هیچ پەیوەندیان بە ئیسلامەوە نییە، لە عورف و نەرێتی کۆمەلگا وەریگرتوون، یاخود داهێنراون، کەسانێک دایان هێناون و پەیدایان کردوون، ئەویش پێی وایە کە پێیان لەخوا نزیک دەکەوێتەوە. ئەگەر لە دنیادا چاو بە خۆی دانەجێڕێتەوە و وەرچەرخانێکی بۆ نێتە پێش، دەبێت لە قیامەتەوە خەبەر بێ. وەکو یەکێک لە شاعیرەکانمان دەڵێ: قیامەت مەگەر قیامەت بێتەوە فکرم، واتە کاتێک کە ئەم ژیانە دنیای کۆتایی پێدێ مەگەر لەوێ بێتەوە یادم. بوارەکانی بوار و ڕەهەندەکانی چاو بە خۆدا جێڕانەوە چی و چین؟ لە ڕاستیدا هەموو بوار و ڕەهەندەکان، و منیش هەوڵ دەدەم
لەم بابەتەدا کە دابەشی دەکەین بۆ 30 ئاڵقە و لە 30 شەوی مانگی ڕەمەزان دەخوا پشتیوان بێ پێشکەشیان دەکەین هەوڵ دەدەم کە زۆربەی ئەو بوار و ڕەهەندانەی کە پێویست دەکا ئەگەر نا بوار و ڕەهەندەکان زۆرن هەر کامێکیان ئاڵقەیەک یاخۆ زیاتر لە ئاڵقەیەکی بۆ تەرخا بکەم. ئێمە پێویستیمان بەچاو بە خۆدا جێڕانەوە هەیە پێش هەموو شتێک لە بواری بوونناسی و تێڕوانیندا. من چیم بۆ هاتووم بۆ ئەم ژیانی دنیاە چێ هێناومی بۆچی هێناومی حکمت لە بوونی من چییە چه سەرنجامێک چاوەڕێم دەکا پێویستە چۆن بژیم هەتا کۆتایی هەروەها ئەم گردونە هەروەها ژیانی دنیا و پاشان جیهانی بەرزەخ و ڕۆژی دوایی ئەمە ئەوە لەلایەک لەلایەکی دیکە بەنسبەت خوا سبحانه وتعالى لە ڕووی ناسینی خواوە لە ڕووی ئیمان بەخواوە لە ڕووی پەرستنی خواوە لە ڕووی هەوڵدان بۆ زیاتر پارێزکردن لە خوا سبحانه وتعالى و نزیکەوتنەوە لە خوا پاشان لە ڕووی مامەڵەمان لە خزمەت پێغەمبەری خوادا صلى الله عليه وآله وسلم پێویستە محەممەدی کوڕی عەبدوڵای کوڕی عەبدولموطەلیب کە کۆتا پێغەمبەری خوایە کۆتا ڕەوانەکراوی خوایە ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين محەممەد صلى الله عليه وسلم کۆتا هەڵگری پەیامی خوایە و کۆتا پەیامی خوای بۆ مرۆڤایەتی هێناوە کۆتا کتێبی خوای کە قورئانە دابەزێنراوەتە سەر پێویستە چۆنی بناسین و چۆن شوێنی بکەوین و ڕێبازەکەی چۆن بگرین و پەیوەندی نێوان ڕێبازەکەی محەممەد صلى الله عليه وسلم لەگەڵ کتێبەکەی خوادا چۆنە چییە لەکوێ پێک دەگەن لەکوێ لێکجیا دەبنەوە هەروەها هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم ئەو کەسانەی کە پێغەمبەری خوا پەروەردەی کردن تێیگەیاندن پێیگەیاندن چ لە قۆناغی مەکەدا چ دواتر لە قۆناغی مەدینەدا ئەو هاوڵە بەڕێزانە بە پیا و ئافرەتەوە خوا لێیان ڕازی بێ پێویستە چۆنیان مامەڵە لەگەڵدا بکەین و چۆنیان تێبڕوانین و چۆن بیان کەینە سەرمەشقی خۆمان هەروەها دیار لە نێو هاوڵانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام هاوسەرە بەڕێزەکانی دایکانی بڕواداران و دوایی خزم و بنەماڵەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام واتە ئەهل بەیتی و دوایی شوێنکەوتوانی ڕەسەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام واتە ئال النەبی ئال جایە لە ئەهل واتە ژن و ماڵ و خزمانی نزیک بەڵام ئال واتە شوێنکەوتوانی ڕاستەقینە و دوایی جیلەکانی دیکەی دوای هاوڵان بەتایبەت شوێنکەوتوان و شوێنکەوتوانی شوێنکەوتوان تابعون و تابعینی تابعین ئەوانش کە پێغەمبەر صلى الله عليه وسلم شایدی بۆ داون کە باشترینی ئومەتی ئەون خەیر ئومەتی قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم بە چەند سیغەیەک هاتووە چۆنیان مامەڵە لەگەڵدا بکەین پێشینی چاکمان دواتر زانایانی میراتگری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێشەوایانی ڕەسەنی ئیسلام و مسلمانان چۆنیان مامەڵە لەگەڵدا بکەین لەگەڵ بەرهەمیان لەگەڵ ئیجتیهادیان لەگەڵ بۆچوونەکانیان لەگەڵ ئەزمموی دینداریان لە هەموو بوارەکانی ئیمان و عەقیدەوە خواپەرستی تەزکیەی نەفس و تەسەووف لە بواری ڕەوشت و ئاکار لە بواری کاری سیاسی کاری ئیداری کۆمەڵایەتی لە هەموو بوارەکاندا چۆن مامەڵەیان لەگەڵدا بکەین و چۆن تەماشای بەرهەم و کەلەپور و ئیجتیهاد و بۆچوونەکانیان بکەین و لێی بەهرەمەند بین و لە شوێی دینداری و موسڵمانەتیمانیدا دابنێین و پاشان لەگەڵ قورئان و سونەتدا چۆن ڕیزبەندیان بکەین قورئان و سونەت لەکوێن و ئیجتیهاد و بۆچوون و کەلەپور و بەرهەمی زانایان لەکوێن کە بە تاکید لە دوای قورئان و سونەتەوە ئەوانە هەمووی بوار و ڕەهەندەکانی چاو بە خۆدا جێڕانەوەن لەگەڵ کۆمەڵێشتی دیکە لە ڕووی ڕەوشت و ئاکار و لە چوارچێوەی خۆماندا وەکو مرۆڤ لە ڕووی جەستەمان لە ڕووی ڕوحمان لە ڕووی عەقڵ و عاتیفەمان و پاشان لە ڕووی
ماڵ و خێزان و چوارچەوەی خێزانداوە لەگەڵ چوارچەوەی خزمانداوە لەگەڵ دەوروبەر و کۆمەلگادا لە هەموو بوار و ڕەهەندەکاندا. ئەمە ئاڵقە یەکەم بوو لەم بابەتە کە تەرخانمان کرد بوو بۆ پێناسەی چاو بە خۆداگێڕانەوە و گرنگی و بایەخی و بوار و ڕەهەندەکانی. لێرەدا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب